مانەیە بەڕۆنی چەمانەیە بە هەمان شێوە گەواری خۆماڵی بە دواترین شێوە پارتین شێوە دروست دەکرێت. بەڵێ سوپاس دیارە ئەمڕۆ سێمین فیستیڤاڵی بازار لە شاری یاری کەلار بە چاودێری بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری گەرمیان کرایەوە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوامە بێ ڕۆژانە لە کاتژمێر 10 بەیانی تا 6 ئێوارە کراوە بێ بەڕووی گەشتیار و هاوڵاتیانی دەڤەرەکە و میوانانی خۆشەویست. ئەم فیستیڤاڵە ئەم ساڵ جیاواز لە ساڵانی پێشوو کۆمەڵە گۆڕانکاری گەوری تا کراوە و هەروەها ژمارەی براند و کۆمپانیا و کارگەکان و بەرهەمە خۆماڵەکان زیادی کردو بۆ 200 خاوەنکار ئەم 4 ڕۆژە بەشدارە بن لە گەرمیان. ئێمە فیستیڤاڵەکەمان دابەشی دوو بەش کردووە بەشی بەرهەمە خۆماڵەکان لەگەڵ بەشی براند و کارگە و کۆمپانیەکان. لە بەشی بەرهەمە خۆماڵەکان ئەتوانین بڵێن لە شارە جیاوازەکانی کوردستانە لە هەورامان و هەولێر و سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ڕانێ و پشدەر و بتوێنەوە بەشداربوو هاتوون و هەروەها لە دەرەوەی هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکووری کوردستان لە ناوچەکانی پارێزگاکانی خواروی عێراق کارگە و کۆمپانیا و براندەکان هاتوون زیاتر تەرکیز ماخصوص لەسەر ئەو کۆمپانیا و براندانشی کە بەرهەمی خۆماڵی بەرهەمە هێنن ناوچەکەەوە دەستی کاری خۆماڵیان زیاتر بەکارهێنن ئەوانە بەلایەمەوە زیاتر گرنگن لە ڕووی ئامادەکاری ئەمە ئامادەکاریەکانمان پێشوەخت بۆ هێنانی گەشتیاری زیاتر بۆ ناوچەی گەرمیان ئامادەسازی کردووە بە هاوکاری بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری گەرمیان کۆمەڵی کۆمپانیای گەشت و گوزار بە گروپ هاوڵاتیانی دەرەوەی گەرمیان هێنە گەرمیان ئەمە جوڵەیەکی بازرگانی باشە بێ بۆ گەرمیان و پێشوازیەکی گەورە بێ بۆ گەشتیاران لە گەرمیان.